نەخۆشی شێرپەنجە کە نەخۆشیەکی کوشندەیە و میلیۆنان کەس لە سەرانسەری جیهاندا بەدەستیەوە دەناڵێنن بەشێکی بەرچاوی توشبووان منداڵانن و لە سەرانسەری جیهاندا ئەم مانگە تایبەت کراوە بۆ بڵاوکردنەوەی هۆشیاری لەسەر شێرپەنجەی منداڵان. لە شاری سلێمانیدا چالاکیەکان بە مەبەستی بڵاوکردنەوەی هۆشیاری لەسەر شێرپەنجەی منداڵان دەستی پێ کردووە و لە کاتێکدا بە گوێرەی نوێترین ئامارەکان کە بۆ ساڵی 2019 دەگەڕێتەوە زیاد لە 200 منداڵ لە هەرێمی کوردستاندا توشبووی نەخۆشی شێرپەنجەن. لە ساڵی 2019 ئێمە بە دقیقی 159 مناڵمان لە نەخۆشخانەی هیوا تۆمار کراوە کە هەمووی شێرپەنجە بووە لە تەمەنیان لە 0 تا 7 لە نانەکەلی لە هەولێر 66 مناڵەوە لە سنتەری ژین لە دهۆک 39 مناڵە. بۆ ئەو مەبەستە منداڵپارێزی کوردستان و نەخۆشخانەی هیوا چالاکیەکی هۆشیارکردنەوەیان لە شاری سلێمانیدا ئەنجامدا کە تێیدا دەیان تابلۆی جیاواز نمایش کران کە کاری منداڵانی توشبووی شێرپەنجە بوون. هەروە کە ئاگاتان لێە ئەمڕۆ ئەم چالاکیە زۆربەی ئیشەکانمان ئیشی مناڵەکانە کە ڕسمەکانیان دانراوە ئیشی خۆیانە بۆ ئەوەی دیسان سیقە بە خۆیان تیا دروست بێتەوە بۆی دیسان وان نەزانن کە ئەم نەخۆشیە هات ئیتر دنیاتەوە بوو ژیانتەوە بوو هیچ شتێک نەما. لەبەر ئەوە بابەتی سەرەکی ئێمە لەم مانگەیە ئەوەیە کە خەڵکی تریش ئاگادارکەینەوە. بە مەبەستی بەرزکردنەوەی وەرەی نەخۆشانی شێرپەنجە زۆر جار هەوڵ دەدرێت لایەنی دەرونیان ڕابگیرێت و هاوکاری بکرێن بەهێز بن چونکە کاریگەریەکی زۆری هەیە لەسەر زاڵبوون بەسەر نەخۆشیەکەدا. شێرپەنجە بارێکی زۆر گران بارێکی نەفسی دەرونی زۆر گران ئەخاتە سەر خێزانێک بە تایبەتی ئەگەر ئەم نەخۆشیە ئی مناڵێک بێت کە ئەو مناڵە لەوانەیە خۆشی هەست بۆ نەکا کە نەخۆشیەکەی چیە و لە چیوە ڕوویاوە و هەست بە ئەو ئازارە زۆرە نەکا کە لەبەر چییە. ئێمە هاتوین بە پاڵپشتی دەرونی و پاڵپشتی کۆمەڵایەتی هاتوین کارێکمان کردووە کە ئەم مناڵانە باوەڕیان بەخۆیان بێ ئایلەکە خێزانەکانیان دیسان بێنەوە سەر ئەو باوەڕی کە هیوایان بێت. وەک زۆرێک لە وڵاتانی جیهان لە هەرێمی کوردستانیشدا چەند باڵەخانەیەکی دیار بە ڕەنگی ئاڵتونیت دەنەخشێنرێن کە هێمایەکە بۆ شێرپەنجەی منداڵان و مەبەست لێی هۆشیارکردنەوەی هاوڵاتیانە لە نەخۆشیەکە. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی.